بایکۆتی قوتابخانە و فەرمانگەکان و گردبوونەوەی ناڕەزایەتی دش بە دواکەوتنی بەردەوامی موچە لە سلێمانی دەستی پێکردووە. ناڕەزایەتیەکان سەدانبارەیە لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی دەستی پێکردو لە بەردەم دادگای سلێمانی کۆتایی هات. والله هیچ ڕێگە چارەیەک نەما، هیچ بەس بە خوێن ڕشتن ئەم وڵاتە چاکە بێ، هیچ کوا ڕێگەی یعنی چی نەرمونیانی بوو کردمان، چی قسە بوو وتمان بۆ حکوومەتەکە نازانێت کە حاڵی میلەتەکە داوایە، یعنی سێ مانگ خۆی کرێکی نییە، تەبعا نازانێ حاڵی کرێکی چۆنە، مناڵی معاناتی نییە، ئیتر بۆ چی لە میلەتەیەوە. ئێمە بەس بەوە توانی مافەکانمان بەدەستبێنی کە پەکی دام و دەستگاکانی حکوومەتی بکەین، پەکیان بخەین. ئێمە تا پەک خستن نەکەین هیچ مافێکی خۆمان بەدەست نایانین، دە ڕۆژیش بێن لێرە کۆبینەوە هیچ ئیسفادەیەکی نییە، بەس بە پەک خستنی دام و دەستگاکان بۆ ماڵەوە هەتا هەر سێ موچەکە دایاتێ موچە ڕێگە کاتەوە هەر زانی و دوای هەژدەی مان کە موچەی نەیە وەکو جاران بڕۆ ماڵە لی دانیشە تا موچەکە دایاتێ. ئێمە بەرامبەر کرێکارێ بینیۆ بچێ بۆ ئیش و بیناکە بۆ تەواوکە بڵێ پارەی نایەمە بێت ئیشی کەشی بۆ بکە، کرێکاری بینیۆ ئیشەکە فەرقمان چێ لەگەڵ کرێکارە. پارساڵ سکاڵامان تۆمارکە لە دادگای فیدراڵی، سوپاس بۆ خۆی گەورەوە بۆ دادگای فیدراڵی بڕیاریدا کە ئەبێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەوتین بکرێ و بە نیشتیمانی بکرێ، بۆیە بەردەوام بین لەسەر فشارەکانمان لە هەفتەکانی ئایندا سەردانی بەغدا دەکەینەوە بۆ بەدواداچوون بۆ ئەوەی بزانین کێسی تەوتین گەیشتۆ بەکوێ و پێویستە چ حکوومەتی بەغدا چ حکوومەتی هەرێم پابەدن بە بڕیاری دادگای فیدراڵی و تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن بۆ کۆتایی هاتن بەم ستەمەی هەیە چارەسەر تەنیا بە بانکیکردنی موچەیە لە ڕێی بانکە فیدراڵیەکانەوە کە تەوتینی پێدەوترێت. ژمارەیەکیشیان دەڵێن ئەم دەسەڵاتە قسەی خۆش ناچێ بەگوێیدا و دەبێت شێوازی داواکاریەکان گۆڕانکاریان بەسەرداوێت. یان موچەی مامۆستایان لەلایەن ئەم دەسەڵاتدارانەوە خوراوە دزراوە بەداخەوە کە نەدەبوو ئەوە ڕووبدا. ساڵانێک ئێمە بەردەوامین، بە ئێستاشەوە بەردەوامین تاکە چارەسەر بۆ ئەم دۆخەی ئێمە بۆ ئەم حاڵەتە بۆ دۆخی موچەخۆران بۆی ئێمە ئیتر موچەکانمان نەخورێ تاکە چارەسەر ئێمە پێمان وایە تەوتینکردنی موچەکانمانە لەلایەن حکوومەتی عێراقیەوە. ئێمە ئەم جارە کاتوینە سەر شەقا، یەکەم داواکاریمان تەوتینە، دووەم موچەی ئەم سێ مانگە کە تا ئێستا مانگی دوانسەیە موچەی مانگی نۆمان وەرگرتووە، دوای ئەوە لە بەرزکردنەوە. من یەکشت بە چارەسەر ئەزانم، ئەویشەوەیە ئەگەر ئێمە سەرکردەی دڵسۆزمان هەیە، سەرکردەی واقعیمان هەیە، بێنە سەر خەت بە فریا ئەم وەسعەکەون. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە بەردەم شکستێکی گەورەدایە، خەڵک ژیان و گوزەرانی بە خراپی بەڕێوە دەچێت و موچە کە سەرەتاییترین مافە لێی زەوت کراوە. موچەخۆرانیش لە سلێمانی یەکەم جار نییە زەنگی ئاگادارکردنەوە لێ دەدەن، بەڵام دەسەڵات پشتی قایمە و دەڵێ هەڵبژاردن سەر لە نوێ متمانەی بۆ نوێ کردووەتەوە.